سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە بنێنەرایەتی لە ناوەندی کولتوری کورد لە نیویۆرکەوە لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی مژارێکی تایبەت. ئازیزان هەروەها کە ئاگادارن لە بەرەبەری نەورۆزی کوردەواری داین، نەورۆزی 2722 ئەوڕۆ لە خزمەتتان داین لەگەڵ میوانێکی ئازیز گەرەکمانە مژاری نەورۆز تاوتێ بکەین. پێشەوەی کە بڕۆینە ناو بەرنامەکە پێم خۆشە ناوەندی کولتوری کورد لە نیویۆرک هەندێک کار و چالاکی هەیە کە پێتانی بناسێنم. ئەم ناوەندە ساڵانە فستیڤاڵی فیلمی کوردی لە نیویۆرک بەڕێوە دەبات، خولی فێرکاری زمانی کوردی و هەندێک بۆنەهای تایبەت بە کورد و بۆنەهایەکی کوردەواری و ناساندنی نووسەران و کتێبهایە کە سەبارەت بە کوردستان و کوردەوە هەیە بۆنانە بەڕێوە بات. من زۆرتر کارتان ناگرم، پێم خۆشە بچینە لای میوانی بەرنامەکەمان گوێڕای بە خێرهاتن و دەستخۆشی لە کاک هادی عەزیزی بنێنەرایەتی لە ناوەندی کولتوری کورد لە نیویۆرکەوە. سڵاو و ڕێزم هەیە لە خزمەتتاندا و پێم خۆشە کاک هادی لە پێشتا پێناسەیەکی کورد لە خۆتان بە ئێمە بڵێن تا بینەران بیسەرانی ئێمە زۆرترێ بناسێن. زۆر سپاس وێڵای ڕێز و سڵاو بۆ جەنابەت، بۆ ناوەندی کوردانی نیویۆرک و هەروەها هەر خۆشەویستێک کە ئێستا گوێ لە دەنگی ئێمە دەبێت یاخود بینەری ڕوخساری ئێمە. بە کورتی من هادی عەزیزیم، منیش تاکێکم لە کۆمەلگای کوردی لە کوردستانی پیرۆز بوو. ماوەی ساڵانێک دەبێت کە بە زمانی کوردی و بە مێژووی کوردستان و بە تایبەتیش کوردۆلۆژیەوە بەسەر خاک و ژێرخاکی کوردستانەوە خەریکی چالاکیم و هیواداریشم ئەوانەی کە هەتا ئێستا کرابێت چ بەڕوونکردنەوە چ لە ئاستی ڕۆشنبیری نەتەوایەتیدا توانی بێت جێی خۆی گرت بێت. سپاست دەکەم کاک هادیگیان. با بڕۆینە ناو پرسیارەکان. من پێم خۆشە بەو پرسیارەوە دەست پێ بکەم. هەروەها کە ئاگادارن پێناسەهایەکی زۆر جیاواز لە نەورۆز دەکرێت. نەورۆز هەندێک وەکو بۆنەیەکی ئاینی پێناسەی دەکەن، هەندێک وەکو بۆنەیەکی سروشتی و ژیانەوەی سروشت و دەستپێکی وەرزی بەهار پێناسەی دەکەن، هەندێکیش دەڕۆنە نێو ئەفسانەوە و نەورۆز گرێ دەدەنەوە بە ئەفسانە و ئەمەش دیارە لەگەڵ ئەو پێناسایە کە پێشتر باسم کرد هەندێک جیاوازە. پێم خۆشە کاک هادی ئەو ڕوونکردنەوەمانە بۆ بدەی بزانین ئایا واقعەن نەورۆز چییە و هەند تەرکیزیش لەسەر ئەو بابەتە بکەین بزانین بۆچی نەورۆزی 2722. خۆی بەگشتی دیارە پرسیارەکە ڕاهەندی جۆراوجۆر لەخۆ دەکرێت. بەداخەوە وەک هەموو جارێکە باسمان کردو دووبارە دەبێت دووبارێکینەوە ئەو نەتەوانەی کە بندەستن وەکو نەتەوەی ئێمە بە هۆکاری ئەوەی کە نانتوانی و مێژوی خۆیان بنووسنەوە یاخود لە دوای هاتنی ئاینی ئیسلام تا ئەو سەردەمە هەشتێکیان هەبوو لە ناو چووە. جارێکی دیکە ئێمە دەبێت تەواوی ئەم بۆنانە ئەم پیرۆزیانی کە پێشتر لە ناو نەتەوەی ئێمەدا هەبوو وەکو گرێی کوێرە لە ناو مێژوودا بۆی بگەڕێن، یاخود ئەوەی کە ئێمە دەبێت لە چافکانی و لەو سەرچاوانی کە پێشتر باس کراوە بیاندۆزینەوە. بۆ دابشکاری نەورۆز خۆی هەر ئەوەی کە نەورۆز مژاری نەورۆز تێکەڵ بۆ بەو چەند بابەتانی کە جەنابەت باست کرد، هەندێک کەس ڕەنگە بە بۆنەیەکی ئاینی یاخود بۆنەیەکی سروشتی یاخود ئەوەی کە بەڕووداوێکی مێژووی یا ئەوەی کە بڵێن تێکەڵی مێتۆلۆژی ئەفسانە ئەوانە بۆ خۆی ئەوە دەگەڕێتەوە بۆ مێژووی دوور و درێژەکەی و ئەوەی کە هەر جارێ نەورۆز جاڵێن هەر وەکو ڕوودا و لە هەموو حاڵەتەکاندا بڵێن ڕوخسارێکی هاوبەشی هەیە، ئەویش ڕێکەوتە. نەورۆز وەکو ڕێکەوتێک وەکو بۆنەیەک دیارە هێندەی دژە تێز بەرامبەر بۆتەوە، هەر جارێ سەمتێزێک و کۆتێزێکی نوێی لێ دروست بۆ وە گەیشتۆ بەو ڕۆژێک کە ئەو ڕۆ هەیە.
دیارە ئێمە ئەگەر وەکو بۆنەیەکی ئاینی لێکی بدەینەوە بە بڕوای من وابزانم لە ئێستادا زیندوترین مژار لە بەردەستی ئێمەدا بۆ لێکدانەوەی نەورۆز ئاینی ئێزدیە. بۆ من باسی ئاینی ئێزدیش دەکەم خۆی لە مێژووی کۆنی کوردستاندا ئاینی کوردی بەشێکە لە مێژووی نەتەوەی کورد. نەچێتە چوارچێوەی ئەم ناسیۆنالیزمە مدێرنەی کە ئێمە باسی دەکەین، بەڵام لە ناسیۆنالیزمی کلاسیکداوە هەروەها لە پێشخانی مێژوودا کە ئێمە بمان هەوێت بنەچەی خۆمان بخوێنینەوە ڕێچکەیەک بۆ مێژووی کورد بدۆزینەوە، بێگومان ئێمە دەبێ لەگەڵ مێژووی کورد باسی ئاینی کوردیش بکەین بۆ ئاینەکە بەشێکە لە کۆمەلگای کوردی، بەشێکە لە ژیانی ڕۆژانەی خەڵک و ئاینی کوردی بەشێکە لە سروشتی کوردستان، چون ئاینی کوردی هەمووی لە سروشت و لە خۆزای کوردستانەوە وەرگیراوە. و بەپێی ئەوەی کە ئێستا لە ئاینی ئێزدیدا جەژنی چلە گەورەی زستانێ، چلەی هاوینێ، نوێبوونەوەی سروشت و بە تایبەتیش لە مانگی گوڵاندا کە مانگی نیسان ئەوان ژن و ژنخوازی ناکەن، سروشت هیچ دارێک نابڕنەوە، دەست بۆ هیچ جایەک نابن، زەوی شێو نابڕن بۆی کە گڵی هەڵگێڕنەوە، بۆ ئەوەی کە دەڵێن جوانترین بووکی ساڵ مانگی گوڵانە کە خۆی نیشان دەدا لە سروشتدا، هەروەی دەبێت سروشت وەکو حاڵە وەکو بە دۆخی ماتریالی خۆی بە حاڵەتی سروشتی خۆی بمێنێتەوە، دەستکاری نەکردرێت و لەو مانگەدا هەر شتێک لەو حاڵەتانی کە باسمان کرد لە ئاینی ئێزدیدا بکردرێت بە حرامی دەزان. ئەمە ڕاگررتنی پیرۆزیە کە بەناوی ژینگە لە ناو ئاینی کۆنی کوردیدا کە دەکرێت بڵێن ڕەنگە لە ئاینی ئێزدیدا باشتر پارێزرابێت بە حکمی جوغرافیای ناوچەی بادینانەوە و ئەو پێشخانە مێژوویەی کە کۆنتر لە سەردەمی میتانیدا و بە تایبەتیش دەڵم میتانی وەکو داژدار و وەکو میراتگری ئاینی کۆنی سۆمەری کە لەو ناوچەی ئەم بەشەی کوردستاندا ماوەتەوە ئاینی ئێزدی لەم ناوچەیەدا سەری هەڵداوە. ئاینی ئێزدی بەشێکیشی زۆری باسی ئەم مێتۆلۆژی و ئەفسانانە دەکات، جا هەر لە کەشتەکەی نوحەوە و کۆمەڵێک ڕووداوی مێژووی ئەوانە و هەندێک پیرۆزیەکانی ناو سروشتی خۆی کە ماری ڕەشیش یەکێک لەوانەیە. ئەمە بەشێک. بەشەکەی دیکە کە باسمان کرد ڕەنگە جاری وایە لە مێژوودا ڕووداوێک ڕوویدابێ کە هاوتەریب و هاوزەمەن بێ لەگەڵ نەورۆز. بۆ نمونە کەوتنی ئاشۆرەکان یانەینەوە لە 612 پێش زایندا لە سەردەمی کەیخسرۆ یا هوەخشترەی پاشای مێدی کوڕی فراوەرد. ئەمە دەکرێت ئەم کەوتنەی ئەوانیش لە سەرەتای بەهاردا کە هێزی کورد لە زستانێدا خۆی تیار کردو و لە سەری کرانەوەی وەرزی بەهار و لە هەوا خۆشیدا کە داوێ بەسەر لەشکری ئاشووریدا و دوای 800 ساڵ فەرمانڕەوایی و ئەوەی کە زۆرینەی زۆری بابۆ باپیرانی کوردی لە ناو میزۆپۆتامیا بە کۆی لەگرت بوو کە ئەم دەسەڵاتیان ڕووخاند، ڕەنگە ئەم ڕێکەوتش هاوتەری بێ لەگەڵ نەورۆز. ئەمە بەشێک لە ئاینەکە و بەشێک لە ڕووداوە مێژوویەکە و بەشێکی ئەوەی دیکەش کە باسی سروشتی دەکەن خۆ بێگومان وەک باسمان کرد لە ئاینی کۆنی کوردیدا سروشت یا ژینگە جێگەی خۆی هەیە. بۆ نمونە لە سەردەمانی کۆنی ئاینی کوردیدا تەنانەت بڕینەوەی داریش گوناح بوو، ئەوەی کە ئێستا ڕەنگە شتەکان لە دنیای نوێدا بەتایبەت لەم سەدەیەدا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا یا خود لە دوای ڕۆنێسانس و دەرکەوتنی ئەم پێشکەوتنانی کە مرۆڤایەتی لەباری تەکنۆلۆژیا بەخۆی بینیوە ژینگەی وێران کردەوە، بەڵام مرۆڤی کورد لە ئاینەکەیدا لە کۆندا ئەمەی پاراستۆ. هەر بۆیە دیسانی جەگەبچینەوە سەر ڕووداوێکی سروشتیش وەکو نێبوونەوەی وەرز یاخود هاتنی وەرزی بەهار، دیسان ئێمە ناچارین سەر بکەینەوە بە ئاینی کوردیدا بە ئەژنۆی ئاینی کۆنی کوردیەوە بنووسین بۆی کە جاریشکە بمان هەوێ شرۆڤەی بەهار یاخودی نەورۆز بکەین. سپاس دەکەم کاکا دیگان. لە نێو وەڵامەکان تا ئاماژەت بە سەرکەوتنی کەیخسرۆی مێدی بەسەر ئاشووریەکاندا کرد. پێم خۆشە هەندێک زۆرتر باسی ئەم ڕووداوە بکەی، بزانین ئەو ڕووداوە بۆچی سەری هەڵدا و ئایا ئەم ڕەوایەتە ڕەوایەتێکە کە فقط ئێمە وەکو کوردان باسی لێوە دەکەین یا ڕەوایەتێکە کە دەوڵەتانی داگیرکەریش دانیان بەم ڕەوایەتە داناوە؟ بێگومان هیچ دەوڵەتێکی داگیر کرد دان بە ئێمە دانان تا دان بە مێژووکەماندا بنێت، بەڵام لە 100 ساڵی ڕابردوودا بەشێک لە سەردەمی کرانەوەی بڵێن دەرکەوتنی زانستی ئارکۆلۆژی و بەشێکیش دەرکەوتنی هەندێک ئەم زانستە نوێیانەی کە دواتر کوردۆلۆژیش لەسەر پشتی ئەوان ساغبەوە بەتایبەت لە سەردەمی سۆڤیەتی جاراندا
لە بەشی بڵین مێژووناسی یاخود ڕەچەڵەکناسی ئەم نەتەوانەی کە لە ڕۆژهەڵات بوون لە بەشی ڕۆژهەڵاتناسی سۆڤێتە دیارە ئەم لەقانە کراونەتەوە و ئەم کتێبانەی کە بڵین لێکۆڵینەوەی کە لەسەر مێژووی دەوڵەتی مێدی نووسراون دیارە بە بەراوردکردنی زیاتر لە 50 سەرچاوی کۆن کە پێشتر لە یۆنانیەکان نووسرابوو و هەندێکیان وەکو ڕاوی لە زمانێکەوە بۆ زمانێکی دیکە گواسترابەوە دواتر ئەمانە کە کۆی دەکرێنەوە بە شێوەیەکی زانستی لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت حقیقی ترین سەرچاوەکان کە دواتر دەندێنەکە یەکێک لەمانە هێرۆدۆتە دیارە ئەمانە پشتی پێبەستراوە و دواتریش بەشێک لەم مێژوویەکە دەرکەوتووە و بابەتێکی دیکەکردین کە دەمانەوێت باسی بکەین خودی بە سەرداکەوتنی ئەخمێنی یا هەخامنشیە بەسەر تاج و تەختی دەوڵەتی مێدیدا کە تەنانەت زمانی کۆنی مێدی وەکو زمانی ڕۆژانەی دەربار هەڵسوکەوتی سەربازی هەڵسوکەوتی بەڕێوەبردن و کارجێڕی لە ژیانی ڕۆژانی حکوومەتدا هەموو سیستمی مێدی گوازراوەتەوە بۆ هەخامنشی و ئەمەی کە باسی دەوڵەتی مێدیش دەکرێت دیارە ئێمە وەکو ئەم دەوڵەت شارە بچووکەکانی پێشتر کە لە ناو کوردستاندا هەبوونجا هەر لە مانایی و لۆلۆیی و ناوچەی خارخار و بێت هەمبان و ئێلێپی و بێت هەمبان و ئەوانە کە دواتر هەموو یەکیان گرتووە لە چوارچێوەی دەوڵەتی مێدیدا لە سەردەمی دیاکۆدا توانیویان ئەنجومەنەکان دابمەزرێنن و کە ئەم ئەنجومەنە کۆنانە ئێستاش لە نێو هەورامانی کۆندا ڕیشەی هەیە کە دەسەڵات دادەمەزرێت دواتر ئەمانە کە هەندێک دیان هەیە بەنێ کۆنفدراسیۆن بناوی کەم بەڵام نا ئەنجومەنی پیرانی هەبوو تاکە شەخص بڕیاردەر نەبوو لە ناو دەوڵەتی مێدیدا بۆ نمونە کاتێککە دیاکۆ لە لای ناوچەی شامی ئەوڕۆ کە دەبێتە سووریا کە بەرەڕووی ئاشۆریەکان دەبێتەوە کە دادەنیشم پێکەوە پێشەوەی کە دەوڵەتی مێدی ڕابگەێنێ پێیان دەڵێ ئەمە ناتوانم جارێ بەتەنیا بڕیار بدەم دەبێت بگەڕێمەوە لەگەڵ پیرانی نەتەوە کەم ئەو بکەم هەر ئەو شتێکە دواتر لە ناو تەریقەتی کوردیدا هەتا ئێستاش ماوە لە هەندێک ناوچە کە بە شێخایەتیش لە هەندێک شوێندا ڕەنگە بەناو بکرێ ئەمە ڕەچەڵەکی لە ناو دەوڵەتی مێدیدا هەیە دواتر فەراوردی کوڕی کە هەر لە جەریانی ئەم شەڕانەدای دەوڵەتی مێدی دەکوژرێت بە لەگەڵ تێکەڵچوون لەگەڵ ئاشووریەکان و بۆ ڕەوانەوەی بۆ دەرهێنانی نەتەوەی کورد لە کۆیلایەتی لە بندستاندا بەڵام دواتر لە سەردەمی کوڕەکەی ئەودا وەخشەترە کە تۆڵەی بابی دەستێنێتەوە ئیتر لە 1670ەوە ئەم ڕێکخستنانە لە هەموو ناوچەکاندا دەست پێ دەکەن شەڕێکی کۆمەڵێک شەڕی گەورە دێتە ئاراوە هەتا هێدی هێزی کوردی هەموو ئاوا دەبێت لەسەر دیجلە خۆی حاضر دەکا بەپێی ئەم اختباسانەی کە تەنانەت فردۆسی لە شێعرەکانیشیدا وەری گرتو و بیستوێتی جغرافیایی ئەم ڕووداوانە بگۆڕێ بۆ باکووری ئەفغانستانیا و ناوچەی ئاریا کە دەبێتە خوراسانوانە دیارە هەمووی هەر پەیوەستە بەنەتەوەی کوردە و دواتر ئیتر لە نێوانی 1670 تا 1612 ماوەی 5 ساڵ هاتام هێزە کوردیانە خۆیان ڕێخستن دەکەن وەکو باپیرانی کورد لە 1612 دا دەدەن بەسەر نینەوادا و ئاشور دەڕوخێن و ئیتر دەوڵەتی گەورەی مێدی بە پانی و بەرفراوانی لە ئاستی دادپەروەری کۆمەڵایەتی ئەو کات کە دەتوانین بڵین یەکەم لانکەکانی دادپەروەری لەسەر گۆی زەوی لە ناو دەوڵەتی مێدیدا دروست بووە هەرچەند بەداخەوە دواتر دەوڵەتە فەڕۆخە ئەمە دەبێتە دەستپێکی ئەو 2722 کە ئێمە دەڵێن ڕۆژمێری کوردیە نا شەڕی هۆخشەترە دیارە قۆناغێک دواترە شەڕی هۆخشەترە لەگەڵ دامەزراندنی ئەوەی کە ئێمە ئێستا بەناوی هەرچەند من لەگەڵ ئەم ڕێکەوتەش من زۆر کۆکنیم بۆ کە ئێمە لە دەوڵەتی مێدیەوە دەست پێ دەکەین دەوڵەتی مێدی گیان نەبوو بە شێوێکشین بێت هەرچەند ماڵی مینۆرسکی ئاوەدان بێ ئەوەی هەشم ئێمەمانان دەبێت لە ئەوی بزانین کە سەردەمانێک وەکو مەردوو و ڕەشیدی یاسەمیوان نەبوو قەڵەم نووسی ڕەزاخانی پەهلەوی بەڵام ئەوەی کە هەشە من پێم وایە ئێمە دواتر قەدر لە لۆلۆیەکان دەکەین قەدر لە مانایەکان دەکەین قەدر لە بەشتێکی زۆری لە دەوڵەتی ئۆراتوو دەکەین کە لە کوردانی ناوچەی باکوور بوون قەدر لە میتانیەکان دەکەین ئەوانە هەموو باپیرانی کوردن لە میزۆپۆتامیادا کەوا بوو بەڵام ئەوەی کە ئێستا هەیە 2000 بڵێن 722 کە بەڵێ لە 700 یا 700 پێشیەکی زاینەوە بە دامەزراندنی دەوڵەتی مێدی لەسەر دەستی دەهیاکۆ یا دیاکۆ بە قەولی بڵێن یۆنانەکان دیاکس کەدا دەمەزرێ بەڵێ لەو کاتەوە دەست پێ دەکا 700 لەوێ ئێستاش 2022 دەکاتە 2722 کاک هادی پێم خۆشە هەندێک باسی بیرۆکەی کاوە زوحاک بکەین ئەم بیرۆکە چ پەیوەندیەکی لەگەڵ ئێمە وەکو کورد هەیە و هەروەها کە لە نێو قسەکانیشت ئاماژت پێدا فردۆسی چۆن ئەم بیرۆکەیە دەگۆڕێەوە چۆن بە نەفعی فارسەکان ئەم بیرۆکەیە دەگۆڕێت خۆی دامەزراندنی
یا بڵێن دامەزرانی بیرۆکەی ئێران شار خودی وشەی ئێرانەکەشی ئەوانێت تەنانەت کە وەریان گرتووە. وشەی ئێران وشەیەکی کۆنا لە کوردستانی کۆندا هەربوونی هەبوو. بۆ نمونە ئێرانزۆ کە دەبێتە بابی ئازا کە یەکێک لە خۆفرۆشە کوردەکان بۆ کە بەشێکی چیرۆکی کاوە هەر پێوەستە بە مۆزوعەشەوە لە دەوڵەتی ماناییدا یارە پێشتر مشەیە هەبوو، بەڵام دواتری تر ئەمان کردویانە بەڕێزکە بۆ خۆیان و لەسەری ڕاوستان. فردەوسی دیارە من پێشەوەی کە باسی فردەوسی بکەین با باسی شاهنامە بکەین، هەتا سەردەمی دەوڵەتی ساسانی خوداینامە هەبوو و لەناو دەوڵەتی ساسانیدا بە خودی دەڤۆکی کەلهۆڕی یا بڵین دەڤۆکی خواروی کوردستان پێی دەڵێن خوداینامەگان. ئەم پاشگرە کەلهۆڕەکەی هەر بەسەرەوە ماوە. دواتر لە کەوتنی ساسانی هاتنی ئیسلامدا خوداینامەگان بوو بە شاهنامە. بۆ چون هەتا سەردەمی دەسەڵاتی ساسانیش شا یا پاشا حکمی خوای هەبوو لە دەسەڵاتی کۆندا. شا یا پاشا بە ناوی خوا بەناو دەکرا کە خوداینامەگان دەنووسراوە لە مەدح و ستایش و بڵێن بە باڵا هەڵدانی شادا دەگوترا. دواتر ئەمانەکە ئیسلام هات گوتی گوناحە، ئەمە خوایەکە لە ئاسمان هەر ئەوە ئیتر دەبێ هەمووی بکەم بە شا. هەر بۆیە دواتر لە بزەکە گۆڕدراوە وەرگرتنی وشەی شاهنامەش وەکو میرات بەشێک لەم گۆڕانکاریەکە لە دوای هاتنی ئیسلام ڕووی داوە. بەڵام ناوەڕۆکی شاهنامە ئێمە گە سەیری مێژووی بەلعەمی یاخود پێش ئەو شاهنامەی ئەبوو مەنسووری وە لە هەمووی گرنگتر چاو لە ئەخبار و تەوالی ئەبوو حەنیفەی دینەوەری کورد بکەین بۆمان دەردەکەوێت کە ئەم هەڵبەستەی کە فردۆسی هۆنیوێتەوە وەکو نەسر وەکو نووسینەوە لە مێژۆکەی ئەواندا هاتووە. بەڵام فردۆسی جوانتر بە زمانێکی پاراوتری ئەو ناوچەی لای خوراسان و وانە و باکووری ئەفغانستان و بڵێن باشووری تاجیکستان کردوویە بە شێعر بۆ سوڵتان مەحموودی غەزنەوی. لە نێوانی کۆی سەرچاوەکاندا و بە تایبەتی گرنگترین سەرچاوە بۆ ئێمەی کورد ئەخبار و تەوالی ئەبوو حەنیفەی دینەوەری لەگەڵ شاهنامەی فردۆسی 130 ساڵی نێوانە. 130 ساڵ زووتر ئەبوو حەنیفە باسی ئەمانی کردو. وەکو جغرافیای ئەم هۆننەوانەی کە ئەم شاعیرەی فارس فردۆسی هۆندوێتەوە چیرۆکەکان پەیوەستن بە جغرافیایەکەوە لە کوردستان یا لە ئەودی ویزاگرۆس یا لە دجلە و فورات یا لە میزۆپۆتامیا، بەڵام بە زمانی فارسی گواستوێتەوە بۆ ئەو سەری بڵێن ئەو ناوچەی خۆیان کە دەبکاتە ئەو بەری بیابانەکانی فارس وەکو خوراسان. بۆ نمونە لەناو ئەوانەدا کۆمەڵێک شت هەیە کە جاری وایە شوبهە دروست دەکات. چیرۆکی شەڕی بەڵێن کەیخسرەوی مێدی یا وەخشەترەی مێدی لەگەڵ دەوڵەتی ئاشۆری بە ناوی فەریدون و زەحاک بەناوکرا. زەحاک لەوێ کە دەڵێ 800 ساڵی تەمەن کرد، زەحاک شەخص نییە، زەحاک بریتیە لە دەسەڵاتێکی 800 تا 1000 ساڵی دەوڵەتی ئاشۆری زاڵ بەسەر ڕۆژهەڵاتی ناویندا. و بەشێک لەوێدا دەڵێ باسی دیجلە دەکا، دەڵێ ئەگەر تۆ دیجلە تێناگەی بە زمانی تازی تۆ بە فارسی تێ بکە بە ئەروەندڕۆ، دەبێتەوە هەمان چەمی ئەڵوەنی خۆمان. و دیجلەش کە ئێستا خاکی کوردستان ئێمە دەڵێن زابی گەورە و زابی بچووکی ترەوەمان بۆ معلومە لە ئیندا ئێستا لە جغرافیاکەی ئێمەدا 4 دەور و تەنیشتی دوای ئەو هەموو تعریب و تەتریک و تەفریسی خاکی پیرۆزی کوردستان بەڵام هەر بە کوردی ماوەت بە کوردی لێدەژی. هەر بۆ ئەم گۆڕانکاریانە زۆرنەوە. بەشێکی دیکەش ئەوەی کە بڵێن کاوە وەکو کوردێک کە دەردەکەوێ لە ناو چیرۆکی فردۆسیدا هەتا ئەو کاتێک کە ئاڵاکە دەداتەوە دەست فەرەیدون ئیتر کاوە بزرە لە نێو ئەم کتێبەی ئەو برادەرەدا. کاوە چی لێ بەسەر هات؟ جا ئێمە تعبیرمان بۆ کاوە چیە؟ جا دواتریش دەبینی نەتەوەی کورد بەشێک لە ڕۆژین بیرانی نەتەوەی کورد بەهۆی کۆیلایەتی فکری، بەهۆی ئەوەی کە هێشتا تووشی وەچەرخانی فکری نەبوون بە ئاراستەی نەتەوایەتی خۆماندا، ئەمانە لە بڕکەیفی ئەدەبی فارسیدا سەردەمانێک قسەیەکی باوی شاعیری فارس ئەحمەدی شاملویان کردبوو بە باو کە بەڵێ زەحاگەمە ئاستیاگی پاشای مێدیە، یعنی تۆ چاولێکە دوای 2500 ساڵیش داگیرکەر هێشتا بە چەواشەکاری بەرۆکت بەرنادا پێی هەوێ ئاشتیاگی پاشای مێدی لێ بکا بە دێو و درنج.
بۆی کە مێژۆکە دوم بکەیت و لە هەمووی خراپتر ئەمە بێکەسی نەتەوەی ئێمەیە شاعیرێکی فارس لێمان دەبێت بە مێژوو ناس ئەمانە هەموو گۆڕانکارین و لە هەندێک شوێنیش کاوە دەشوپێنن بە ئارپاک یا هەرپاگۆس بە قەولی هێرۆدۆت یەکەم جاشی ناوهاتووی نەتەوەی کورد کە لە لەشکری مێدیەوە لەگەڵ فارس ڕێکەوت دوای خیانەتی لە ماڵە باوانی خۆی کرد کە بۆ هۆی ڕوخانی دەوڵەتی مێدی لە شەڕەکانی کۆتاییدا هەرچەند ئاستیاگوان تا ڕادێکی زۆر ئاشتیاگوان هەربراوە بوون بەڵام بەداخۆ دواتر ئەم زۆرینەی سەرلەشکرە کوردەکان کە بە چاوساغی ئارپاکەوە خیانەتیان بە دەوڵەتی مێدی کردبوونە ڕوخانی هۆکاری دەوڵەتی مێدی و لە بەشێکیشدا کاوە بە هارپاک دەشوپێنن دەڵە کاوە ناجاشە خۆفرۆشە نەخێوانی قسەی ئێمەدا لێرەدا من تازە هەر مۆزوعەکە کراوە لەسەر کاوە زەحاک من پێم خۆش ئەو بەشە تەواو بکەین کاوە بریتیە لە هێزێکی کوردی کە بە دوونادوونی مێژوو لە گواستنەوەی ڕۆحێکی ڕووداوەکان و دووبارەبوونەوەی ڕووداوەکان و بەشێکیش ئەوەی کە کورد لە کوردستانی کۆندا مێژووی کەم نووسیەوە کورد باوەڕی بە دوونادوون هەبوو باوەڕی بە دووبارەبوونەوەی ڕووداوەکان هەبووە تا سەردەمی ساسانیش ئەم شتە هەر دواتر لە دوای دەرکەوتنی ئیسلام و ئەم ڕێچکەی کە مێژوو نووسانی ئیسلامی هاتن جارێککە بە تەعبیرە ئیسلامیەکە مێژوویان نووسیەوە ستۆپێکیان کرد بە باوەڕەکانی کورد هەتا پێش خۆی بۆیە مەجبور بوون بە درۆدە لەسەر کورد بکەن بە نەوەی جندۆکە و نازانم باسی سلێمان بکەن و لەولایەوە تەنانەت ئەم هەڵانە هەتا پێشەکی کتێبەکەی شەرەفخانی بدلیسیش هاتووە هەتا پێش ئەوەی کە تەنانەت ئارکێۆلۆژی دەرکەوت لەم سەدەیەدا کاوە لە حقیقەتی ئەم چیرۆکێکە فردەوسی وەریگرتۆ وەکو ناوەرۆکی شاهنامە کاوە باسێکە لە شەڕی ناوخۆیی کوردان کە پەیوەست نێ بە نەتەوەی فارسەوە و دەگەڕێتەوە بۆ پێش مێژووی دەوڵەتی مێدی وەک باسمان کرد ئەم سەردەمەیە کە کورد کۆیلە کراوە لە بندەستی دەوڵەتی ئاشووریدا کوردی هەوێ ڕزگاری یەکێک لەم کەسانێکە وەکێک لەم پاشایان ناوچانی دەوڵەت شارەکانی کوردستان ئازای کوڕی ئێرانزۆیە ئازا دەهاک دەهیۆک دەهۆک ئەوانە هەموو بریتیە لە قەڵەبڕە و لە دەسەڵات لە فەرمانڕەوایی لە وشەیەکە لە هینی کۆنی کوردەواریدا هەیە لە سەردەمی کۆنی دەوڵەتی مێدیدا دەسەڵاتی ئازا دەهاک ئازای کوڕی ئێرانزۆ پاشایەکی جۆڕایاڵی ئاشوورەکان بوونەتەوەکی خۆی بە کۆیلەکردن دەغڵ و دان و مەڕ و ماڵاتی تەواوی ناوچەی دەوڵەتیمان نایی بۆ ئەوان هەتا دواتر کوردانی ناوچەی خارخار دەبێتە هەوشار کوردانی ناوچەی ئەلیپی لۆڕستان و ئیلام و کرماشان ناوچەی بێت هامبان کە دەکاتە ناوچەی هەورامان و ناوچەی کوردانی لۆلۆیی و ناوچەی نامار کە دەبێتە گەرمیانی ئەوڕۆ هەمویان پێکەوە کۆ دەبنەوە لی دەدەن دەیکوژن جەزای دەدەن ئەم هێزە بریتیە لە کاوە تعبیری کاوە نەمێژوودا پەیوەستە بە شەڕێکی ناوخۆیی کوردانەوە کە جاشێکی کوژن نەک ئەوەی کە ئەو ئازادە هاکی لە ئێمە کردو بە ئاشتیاک نەخێرەمە هەڵەیە و بەشێکی تر ئەوەی کە لە ئەم ڕووداوەدا باز دەکرێت ئێمە دەبێ بچینەوە بۆ سەردەمی ئەم چیرۆکانەی کە لە خاوەندەکانی دەوڵەتی میتانیشدا هەیە هەمان چیرۆکی خاوەندەکانی دەوڵەتی میتانی دواتر لە ڕێگای دەوڵەتی گۆراتوە گواستراوەتەوە لە ناو دەوڵەتی میتانیدا لە ناو دەوڵەتی مانناییدا لەسەر جامەکەی حەسەنلوو هەمووی بە نەخش کێشراوە و تەنانەت ئەم شتە لە نێو چیرۆکی شێخمەند و شێخڕەشیش هەیە لە ئاینی هێزیدا ئەو شتێک کە باسمان کرد دوو نادوون گواستنەوەی ڕووداوەکان جارێکی تر ڕووداوەکان دووبارە و سێبارە و چواربارە دەبنەوە لە مێژوودا پەیوەستە بە زەمن و سەردەمانێک کە ئێستا فارس هیچ ناوێکی نییە لە مێژوودا بەڵام بۆی کە خۆیان ساختنەوە شتانیان وەرگرتووە ئەوان تەنانەت چیرۆکی دوای دەوڵەتی مێدی ئاترۆپاتن ئەوانەی چیرۆکەکەی کە لەسەر بێستون بەجعل ئەوەشیان هەڵکەندووە ئەمان چیرۆکی گێئوماد و چێتەران توخمەی کوردانی چەنانە چاواشە دەکەن دا چ بگا بەوان هەر بۆیە ئەم چیرۆکە پەیوەستە بە ناوخۆی کوردانەوە هیچ پەیوەست نییە بە بڵێن مێژووی فارسەوە و لە هەمووی گرنگتر ئەو مار باز دەکات لەسەر شانی زەحاک
مار لە ئاینی کۆنی کوردیشدا هەتا ئێستاش مار بریتە لە هێز و دەسەڵات لە زمانەکەی ئێمەدا ماوەتەوە دەڵە کابرا بێمارە ماری نییە ینی هێزی نییە و لە ئاینی ئێزدیدا ئێستاش ماوەتەوەکو پیرۆزیەک یاوەکو مارێکی ڕەشی بنمل سوور کە لە کەشتەکەی نۆحیشدا دەڵێن کە لە چیای شنگال دەکەوێت بە پێی مێتۆلۆژی کە دوایی کون دەبێ مارەکە پاپۆکە دەخواتەوە بەری دەگرێت هەتا دواتێتەوە چیای جۆری دەنیشێتەوە و هەمان مار بووە دەڵم بریتە لە هێز و دەسەڵات چاو لە زانستی پزیشکیش بکەین بە دەوری جامی پزیشکیەوە نەمادەکەی سمبلەکەی مارە و لە تەواوی ئەو مۆرە لولانەی کە لە سەردەمی کۆنی سۆمەری هەتا ئاودی دەبێت بۆ دیوی دەوڵەتی کوردانی دۆلۆیی بۆ دەوڵەتی کوردانی میتانی بۆ دەوڵەتی کوردانی سوبارتۆ تەواوی ئێمە دەبینین لە هەر شوێنێک نەخشوونیگارێک بەجێمابێ لە تەنیش داری ژیانەوە لە تەنیش تەختی پاشایەتەوە دوودانەمان هەیە بریتە لە هێز و دەسەڵات کەوابوو لێرادا ئێمە تێدەگەین فردەوسی کە هیچ نەیزانیوە لە بن باندۆڕی دەسەڵاتی غەزنەویەکان و لە بن باندۆڕی مێژوو نووسانی ئیسلامیدا جانەوەی چیرۆکەکانی هەموو دزیەوە بەفات دەیەوێت بە فارسییان بکە بەڵام حەقیقەت و ناوەڕۆ پشی گۆڕی سپاس دەکەم کاکادی پێم خۆشە ئەلبەتە لە نێو باسەکاندا هەندێک ئاماژت بە ئەو سەرچاوانەی کە ئێمە دەبێ بۆیان بگەڕێینەوە ئەو مێژووی تێدا ساخ بکەینەوە ئاماژت پێدا پێم خۆشە بە دیاریکراوی دووبارە تۆزێک باسی ئەو سەرچاوانمان بکەیتەوە دووبارە. من وا دەزانم لەلایەکەوە زۆر جار دەڵم خۆزگە لەم سەدەیدا نەژیابین بەڵام پێشی خۆشحاڵم کە لەم سەدەیەدا ژیاوین کە ئارکۆلۆژی دێرینە ناسی وەکو زانستێک دەرکەوت ئێمە تەنانەت لە لەقی زمانەکانیشدا ئێمە زوڵمان لێکراوە تۆ کۆنترین پەرستگای کۆچەری گۆی زەویکەی باپیرانی کووردە لە کوردستان تۆ کۆنترین ئەشکەوتێکە 2000 دەتوانین بڵین شەڕی مرۆڤی سروشتی و مرۆڤی عاقڵ تێیدا ڕوویداوە لە کوردستان و فەلەستین بۆ ئەشکەوتی شانە دەرت هەیە تۆ لە دیاربەکر گوندت هەیە 8,000 ساڵ لەوە پێش ئاژەڵیان دەستەمەوە کردووە دانەوێڵیان چاند تۆ گوندی چەرمۆت هەیە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە لە هەر گوندێکی تۆ دەستی بۆ دەبێت ئەوەندە بەڵگەی مێژووی کۆنی ئەم ناوچانەی تێدایە کە دەبینین مێژووی مرۆڤایەتی بەشێکی زۆری لە کوردستان و لە ناو دڵ و جەرگەی میزۆپۆتامیا و دیجلە و فرات و لە نێو زنجیرە چیاکانی زاگرۆس و تۆرۆسدا دەست پێ دەکات هەتا سەدەی کۆتایی سەدەی بیستیش بڵین لە پێش ئەم 100 ساڵی ڕابردوو پێشەوەی ئارکۆلۆژی دەرکەوێت تەواوی سەرچاوەکان هەموو ئاماژە بوو بۆ تەورات ئەم چیرۆکانەی کە لە تەورات هاتوونە دەرێت تەنانەت سەردەمانێک بەهشتی عەدەنیان دەبردەوە کشمیر بۆ هەموو پەیوەست بووم بە چیرۆکی ئەمانەی کە کتێبە ئاسمانیەکان باسی کرد بە خودی کە کتێبە ئاسمانیەکانیش بەپێی ئەم ڕاویانە نووسرابوونەوە کە لەسەر گۆی زەوی ئەم چیرۆکانە ڕوویدا بەڵام بە دەقیقەی نەیتوانی بوو تەورات شوێنی جوغرافیاکان دەستنیشان ئارکۆلۆژی کە دەرکەوت لە ناو میزۆپۆتامیا کاتێکە خشتەگەڵینەکان دۆزرانەوە کاتێکە سۆمەری دەرکەوت زمانی سۆمەری دەرکەوت ئاراستەی هەموو جیهان و هەموو جیهان بینە مێژوویەکانی گۆڕی بەسەر ناوچەیەک بەناوی نێوانی دەجلە و فورات کە خاچی کوردستان لە ناوتڵی بە بڕوای من بەردی بناغی ئەم گۆڕانکاریانە لە خودی بەشی ڕۆژهەڵات ناسی سۆڤیەتەوە کە لقێکیان بۆ مێژوو کە دواتر کوردۆلۆژی لەسەر پشتی ساخەوە هەمووی لێەوە دەست پێ دەکەن ئێمە من بۆ خۆم بەکو شەخص من ناکۆکم لەگەڵ زۆری سەرچاوەکانی دنیا چون کاتێک وەکو کورد وەکو حقیقت من بۆ خۆم تێدا دەژیم ناتوانم تۆ گرێ ناوەکێ خراپە ڕشک لە باکووری کوردستان نزیکی ڕوحایە تەواوی دیێرینە ناسانی دنیا دەڵێ لە باشووری تورکیا دۆزیمانەکە بەڵام لەلای من خاک و نیشتمانی منە کە دابەش کراوە عقلیەتی ئەمریکا دیێرینە ناسی دێنێ جغرافیا نەخشەیەک دەکاتەوە بەپێی ئەم 100 ساڵە کە زۆرینەی ڕۆژهەڵاتی ناوین وڵاتەکان بۆ دراوە دابەش بوون پارچە بوون وڵاتی ئەمە چوار پارچە ئەو ڕۆژهەڵاتی کوردستانم لێ دەکا بە غەربی ئیران باشووری کوردستانم لێ دەکا بە شمالی عێراق لە دیێرینە ناسیدا خودی ئەم چەمکانە ئەمانە چەمکێکی هەڵەن جا دواتر چ بگا بەوەی کە هەڵەی زیاتر ڕوو دەدا هەر بۆیە من لەگەڵ زۆری ئەم سەرچاوانی دنیا ناکۆکم ئللا ئەوەی کە ئێمەی کورد دەبێ بۆ خۆمان بەو لە زانستیەکە بکەین لە ناوەندە گەورەکانی دنیادا ئێمە بەرۆکیان بگرین شەڕ بۆ میلەتەکەمان بکەین و شەڕ بۆ مێژوو ڕابردوو بۆ ئەم شتانە بکەین کە مڵکی نەزیاتر نەکەمتر ئەم شتێکە پێوەستە بە کوردستانە. سپاس دەکەم کاکادی پێم خۆشە
هەندێک باسی ئەو پێشوازی مەسەلەن لە بۆنەکانی تایبەت بە نەورۆزەوە بکەین لە مێژووە تا دەگاتە ئەلان چۆن وەکو خۆی ماوە چۆن گۆڕاوە و لە کێها بەشی کوردستان زۆرتر هەرە و تایبەتمەندیە کوردیە زۆرتر ماوە بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێن کە ئێستا من وابزانم لە هەموو کوردستاندا هەربوونی هەیە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان دیارە بەپێی ئەوەی کە دژایەتی ئیسلامی سیاسی دەکات لە ئێراندا ڕۆژهەڵاتی کوردستان توانیوێتی جوانتر بیپارێز لە بەشەکانی دیکە کوردستانیش خەریکە هێدی زبدوو دەبێتەوە بەڵام نە بە مۆرکە ڕاستەقینەکەی خۆی چون ئەوەی کە ئێمە دەیبینیم بەداخەوە لە باشووری کوردستان کولتوری کوردی هێدی بەرەو لە ناوچوون هێشتا باکووری کوردستان بە بەندەستێکی خۆی لەگەڵ ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەک باشتر بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان لە ترۆپی هەمووی ڕاوەستاوە ئەمەش نەکەوێتە خانەی پارچەچێتیەوە چون ئێمە نیشتمانێکمان هەیە کە دەبێت لە خەلیجەوە لە دسفول و لە نزیک شیرازەوە ئەو نیشتمانی ئێمە کە دەست پێ دەکات هەتا دەچێتەوە نزیک بڵندەکانی گۆڵان لە ئیسرائیل دەبێت لە چیای ئەکراد یا چیای کورمێنج لە ڕۆژاوای کوردستان لە ئۆرگاریتی کۆن دەبێت هەمووی پارێز بەڵام ڕۆژهەڵات جوانتر پاراستوێتی ئەوەی کە هەیە لە ڕۆژهەڵات جوانتر بۆنە کە دیارە جاهل لە تازەکردنەوەی ماڵ لە پاکردنەوەی ماڵ پاک و خاوێنی ڕوحێکی تازە بۆن و بەرامەیەکی تازە بەناو ماڵداکردندا نوێبوونەوەی جلوبەرێک بەرەو پیلی بەهارچوون بۆ پێشوازی بۆ بڵاوبوونەوە لە سروشدا دیارە ئەم ڕوحە زیاتر لەناو کوردانی ڕۆژهەڵاتدا بەدی دەکرێت بەڵام لەناو باشووری کوردستانیشدا تەنیا هێزێک کە من بیبینم بە شێوەی ڕاستەقینە لەسەری ڕاوستاوە کوردانی هێزی چون بەشێکە لە ئاینەکەیان و بەشێکە لە واجباتیان ئەمە زۆر گرنگە فەرزە لە سەریان لە ئاینە کۆنە کوردیەکەدا ئەمەش بە بڕای من زۆرینەی زۆری هەر لە ڕێچکەی لە ئاینی میترایەوە وەردەگرێت کە هەمووی پێوەستە بە خاچی پیرۆزی کوردستان و بە ماتریال و سروشتی کوردستان کاکادی هەندێک باسی چوارشەمەی سوورمان بۆ بکە دیارە لە نێو پارسەکانیشدا بۆنێک هەیە بە نێوی چوارشەمە سووری لەم ساڵانەی دواییشدا هەست دەکەی هەندێک تێکەڵی کولتوری کوردەواریش بووە ئایا ئەو چوارشەمە سووریە هەرە و چوارشەمەی سوورەیە کە لە نێو کوردانی ئیزەریە زۆر ئاماژەی پێ دەکەن و پێم وابێ بۆنەیەکی زۆر تایبەتە یا جیاوازە بێگومان وشەی سوور و وشەیەکی کوردیە کاتا ئێستاش بە زیندوی لە زمانی ئێمەدا ماوەت فارز ناتوانێت وشێ بۆ خۆی بنێ بە زۆر جار زمان و وشە ئاوایە لە مێژوودا یارمەتی دەرە بۆی کە مرۆڤێک ڕێچکەی خۆی بناسێتەوە ڕەچەڵەکی نەتەوەکەی بناسێتەوە من لەسەر چوارشەممەی سوور من ئەوەی ئاینی ئێزدیم پێپرسرا بۆچی فارز وەک چۆن نەورۆزەکەی ئێمەیان برد حەمەتەقی بەهار لەسەر وشەی نەورۆز دەڵێ لە ئاسار الباقیەی ئەبۆ ڕیحانی بیرونیدا بە ناوی نوکڕۆج هاتووە وشەی ڕۆج تەنیا لە زمانی کوردی و لە شێوەزاری هەورامیدا نەبێت لە هیچ شوێنێکی کەبوونی نییە جا هەر بۆیە ئەم نوکڕۆجە کە دەڵێ ڕۆژ بە ئاستێکی تایبەتی خۆی دەگا کە سەرەتای بەرزی بەهارە لە ئاینی کۆنی کوردی و لە ماتریالی کوردیدا هەیە پەیوەستنێ نە بە ئاینی ئیبراهیمی ئاسمانیەوە و نە بە ئەو نەتەوانێت کە لە بیاباندا ژیاون و فارس پەیوەستە بە جوغرافیایەک بنێوی زاگرۆس و تۆرۆس کە خاچی کوردستانە لەسەر چوارشەممە سووریەکەش وەک باسمان کرد لە ئاینی ئێزدیدا مانگی گوڵان گوتمان ئەو مانگەیەکە ژنهێنان و ژنخوازی تێیدا حرامە بۆ دەڵەن جوانترین بوو هەر ئەوە مانگەکە بۆ خۆیەتی سروشتە سروش نابێ دەستکاری پێ هیچ دارێک نابێ ببڕێەوە چڵەجیایەک نابێ هەڵبکەنی گوناحە دەبێت ئەم سروشتە بە جوانی خۆی بمێنێتەوە چوارشەممەی سووری ژڕێک دەکەوێتە ئەو مانگەوە لە دوای هاتنی ئیسلام لە سەردەمی بەنی ئومەیەدا ئێمەی کورد کە بە زۆر کرابووین بە موسڵمان دواتر بە ئێمەیان دەکوت موالی کێ بوون ئەم نەتەوانە بوون کە غەیری عەرەب بوون و ئیسلامیان قبول کردبوو و بە زۆری شمشێر و بە چاوترساندن و بە شێوەیەکی فاشیستی باج و خەراجیان لێوەردەگیرا هەتا حرامسەرەکانی خلیفە بەتاڵ
لەو سەردەمەدا مێژوو چام کولتوری هەمووی ئەو نەتەوانە یاساغ بوو قەدەغە کرا و ئێمەی نەتەوەی کورد یەکێک لەو نەتەوانە بوو دواتر کە زانیان ئەمانە بۆی کە بیان هەبێ بە نێوی زەکات و ئەم شتانەی کە بۆ خۆیان ئەم قەرارانەی کە داویانە لە ئایندا بۆی کە نەتەوەکانی کە بدۆشن دەبێ ئەمانە سەرخەرمان و شتی وا وەرگرن لەو میلەتانی کە بندەستیان بوون بەهۆی ئاینی ئیسلامەوە دەی بۆی کە خەڵکەکە هەڵفری وێنن دیێن دیسان مێژوویان بۆ دادنێنەوە بەڵام کە چاودێ دەکەنەوە مێژوو بۆنەکانی ئەوانیان هەموو قەدەغە کردووە چی لێ بکەن دەبێت سەر لە نوێ داینێن ئەوەی کە ئێستا ئێمە دەڕۆین باسی یەکی خاکە لێوە دەکەین ئەو یەکی خاکە لێوێ هەر یەکی فەروەردینەکەیە ئەو یەکی فەروەردینە هەمان تەقویمی جەلالیەکەی عومەری خەیامەکە لە سەردەمی سەلجوقیدا دایناوە بەڵام حەکیم عومەری خەیام چه هەڵەیەکی کردووە لە دانانی ئەو تەقویمەدا من ناکۆکم لەگەڵ ئەم وەرزانەی کە هەیە و ئەو شتێک کە لە ئاینی کۆنی کوردیدا کە من ئێستا دەیبینم لە ئاینی ئێزدیدا ماوەتەوە لەگەڵ ئەوەی کە ڕۆژمێرەکەی عومەری خەیام دایناوە عومەری خەیام کاتێک کە ئەم ڕۆژمێرەی داناوە بەپێی ئەم ساڵانەی کە دوور کەوتبووەوە ساڵەکان چون ئەم ساڵێکی ئەو ئەوان هیجری شەمسیە هیجرەکەی ئیسلامیە شەمسەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی پاشایەتەکان وانەیە کەوا بوو تێزێک و دژە تێزێک لێک کەوتۆ سنتێزێکی هیجری شەمسی دروست کرد تێزەکە شەمسیە هەتاوە هیجرێکە وەکو ئیسلام دێ وەکو دژە تێز وەکو ئانتی تێز لی دەکەوێت ئەم کۆ تێز و سنتێزە نوێی کە درستی دەکە هیجری شەمسی لێ دەرکەوت یعنی وەکو قاڵاوەکە وایە بە هەردوو لاقیدا دەشێت نە ئەوە نە ئەوە کە دواتر ئەمەیان داناوەتەوە ساڵە درێژەکان ساڵی کۆچی مانگی کورتترە ساڵی کۆچی هەتاوی درێژترە بەڵام ئەو بە 4 ساڵ کە 4 ساعتی پێ زیاد دەبێت ساڵی کە بیسەیە ساڵی درێژی پێ دەڵێن لە ماوەی ئەم ساڵانەی کە 200 ساڵ قاچاق کرا بۆ ئەم ساڵانیان لەبیر چوو دواتر دەستیان پێ کردوتەوە لەم لەبیر چوونەوەیدا مانگەکان کورت و درێژی هێناوە بۆنەکە گۆڕدراوە هەر بۆیە من ئەوەی ئاینی پیرۆزی ئێزدی بە حقیقەتتر دەزانم لەسەر وشەی چوارشەمبە سووری پەیوەستیش نییە وەکوان دەڵێن چوارشەمبەی ئاخری ساڵی نازانم کوێیە کاوەزە حەق نەخێت وانە هیچ پەیوەست نیە بەوە لە هیچ شوێنێکی مێژوودا باسی نەکراوە هیچ دەلالەتێکی لەسەر نیە تەنیا پەیوەستە بە جەژنێکی سروشتەوە وەگەوەی کە کوتمان مانگی گوڵان جوانترین مانگی نیسان جوانترین بووکی ساڵە لە ئاینی کۆنی کوردیدا چوارشەمبەی سووریش دەکەوێتە ئەوە کە دواتر جەژنی دەکرێت ئەم پیرۆزی خۆیان تێدا بە ڕۆژوو دەبن ئەمە زۆر گرنگە هەر بۆیە دەبێت ئەم بژارانەی مەلێک جیاکەن فارس دەیەوێت بە هەموو شێوەیەک نەبوونی خۆی دەیەوێت نەبوونی خۆی کە نەبوو لە مێژوودا بک بە هەبوون لەسەر نەبوونی هێن و ئەوە حقیقەتی چوارشەمبە سووری کاکادی بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین پێم خۆشە بە کورتی ئێمە زۆر باسی ئێرانیەکان و بەتایبەت فارسەکانمان کرد کە چۆن هەوڵ دەدەن کە ئەم بۆنەیە بگۆڕن ئایا ئەم هەوڵە لە مێژووی هاوچەرخدا لە نێو عەرەبەکان و لە نێو تورکەکانیشدا دەبینرێ ئەگەر بەم شێوازە بچینە پێشە بە بڕوای من ئێستا کە چۆن خاچی هەولێر دەڵێن 135 بۆتە عەرەب من احتمالی ئەوە دەدەم تا 10 ساڵی دیکە عەرەب جەژنی ئاوری نۆڕۆز بکاتەوە لە شەقڵاوە لە هەولێر فارسی شەراوەی کردو لە مێژوودا تۆ بڕۆ چاو لە سەردەمی مەمالیکی مەحروسە و سەردەمی قاجاریە بکە مامە نەورۆزی ئێمە کە بەڵێندەر بوو لە مێژوودا دەهات خۆشی دێنا مامە نەورۆزی ئێمە کە گوندەکانی کوردستان دەگەڕا لە دەرکای ماڵانی دەداوەکو پیرێکی جوان خەڵاتی دەدانێەوە تەنانەت بەشێکیش لە ئاینی مەسیحیەتیشدا لەمە وەرگیراوە لە بیرمان نەچێتەوە باڵانوێلەکە مامە نەورۆز لە مێژووی فارسدا کردیان بە حاجی فیروز حاجی شەو فیروزی شەو ڕوشیان ڕەش کرد بەڵام مامە نەورۆزی ئێمە ڕووسپی بوو ڕووسور بوو جوان فارس بە هەموو شێوەیەک چاوەشان دەکات لە پیرۆزیەکانەکەدا تورک و عەرەبیش ئەو کار دەکەن تورک مێژووی هێشتا نەگەیشتووە تا 1000 ساڵ یەکەم جار غوزەکان کە هاتن شەڕی کوردانی هەزەبانی شەدادیان کرد لە مەراغە و کە دواتری تر لە ئەوجی قودرەتی خۆیدا کە موکریەکانیان دەرپەڕاند لە مەراغە بۆ ئەولاوە هێشتا مێژویان نەگەیشتووە تا 1000 ساڵ عەرەب کولتوری دیارە کولتوری بیابان دیارە دەناسرێتەوە چوارچێوەیان دیارە شێوازی ڕوانینیان دیارە ئەوەی کە هاوبەش بوون لەگەڵ ئێمە لەو مێژوێدا فارسن فارسدا هەمویان بە بڕوای من خەتەری زیاترە بۆ نەتەوەی کورد چون
لە ڕۆژی یەکەمەوە لە ڕووخانی دەوڵەتی مێدیەوە کە هەتا ئێستا 2500 ساڵە لێت دەدسێت دەدۆشێت چاواشت دەکا وشت دەبا هیچ شتێک نەبوو هیچ خاوەنی تەنیا بەدەسەڵاتێک کە سواری ئیسلامی شیعی بۆ لە سەردەمی سەفەویەکانەوە هەتا ئێستا لە ڕەزاخاندا خۆی تەسبیت کردووەکو ئێرانی تازە جا لە دەرچوونی ڕۆژنامەی کاوە کە لە ئەڵمان حەسەنی تەقەزادەوان دەیان نووسی پنچکینەکانی فەنیلانی ئیسمان دەنووسیەوە ئەم شتە هاتۆ ڕێچکەی خۆی داکتاوە ئێمەی کورد دەبێت زۆر بە وشیاریەوە لەسەر شوناسی خۆمان دەبێت زۆر بە ئاگابین ئەم بۆنانە دەبێت وەرگیرێنەوە دەبێت بە شێوازی خۆی بە زمانە ئەسلەکەی خۆی شرۆڤە بکردرێت و پێیان بڵێ ئێوە ئەوە ئاگری پیرۆزی ئێمە نابێ بێڵین ئێوە بەتینی ئەم ئاگرە پیرۆزی کوردایەتیەوە خۆتان گەرمکەنەوە دەبێت بڕۆم بە شتەکانی خۆتان سپاس دەکەم کاکادگیان زۆر چێژمان برد لە باسەکەت و دەستخۆشیت لێ دەکەم لە ئاخردا ئەگەر پەیامێکی تایبەتت هەیە بۆ بینەران و بیسەرانی ناوەندی کولتوری کورد لە نیویۆرک پێمان خۆشە گەویستی زۆر سپاسیەوە دەکەم دەستیەوە خۆش بێت هاتنی نەورۆزی کوردەواری و نێوبوونەوەی سروشت لە هەموو مرۆڤێکی کورد لەسەر گۆی زەوی و بە تایبەتیش ئێوە کوردانی دیاسپۆراکە بە ئەرکی نەتەوایەتی خۆتانەوە ماندوو پیرۆزباییتان پێ دەڵێن بێجگە لە دەستخۆشی هیچ شتێکی دیکەم نییە سەرفرازی بۆ خاکی پیرۆزی کوردستان و بۆ تاکی کورد لە هەموو دنیادا سپاست دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست گەیشتنە کۆتایی بەرنامەکە هیوادارم کە نەورۆزێکی خۆشتان بێت و هەموو ڕۆژێکتان نەورۆز بێت